وەکو زانستیت مەشی تۆ ئێساسیە چەجی توێنستی ئیجور بەیدن بازیە ڕوزەی لێم بی تۆ دەردۆ زەخمێ کاریە مردنم هەر ڕۆژ دیارام تکراریە غەم و تەنیایی بیەسە هەمدەمێمە گیرەوە عشقت کردی دەسە سەهمێمە ئارزوەی لێ بیەسە تەنا بێدار قەلب و ئێساسم عاشقدم وەناو خاوەس بچرە مەرجیشەوە عاشقدم بیشە پێم نەچیدنە گشتی خەوە عاشقدم نەشە پێم قسمەت نییە باوەڕ نیەکەم عاشقدم نەتوێنم وە قەڵبێت ڕادەت بکەم دڵتەنگدم عشقەکە دەروە دەراوەیکی جەیلە دڵتەنگدم خاترای لەت کوشتیە سەم باورەم لەیلە دڵتەنگدم دڵ نەکەن دڵوە دڵم بیت و منم دڵتەنگدم مەدەت و دیدەسە ئەو دنیا گرم وەک سەیلە ئەزاوم دەن باو نەیلە وەختی سەردەم بوو بەغار کەمی ئەکسەیلە کەفی دەیادم وە زورە قۆرس خۆم خاوکەم ئی هەمە عشقە چیوە دڵم پاکەوکەم هەشەمە فکرت ئی قەڵبە نیشی دەودەر چەوە پێم کردی تۆ نێناکەسێ نامەر وەختی کە چیدەن دنیای منیش تەمام بی وە تو دڵ بەستن عاشقدم وەناو خاوەس بچرە مەرجیشەوە عاشقدم بیشە پێم نەچیدنە گشتی خەوە عاشقدم نەشە پێم قسمەت نییە باوەڕ نیەکەم عاشقدم نەتوێنم وە قەڵبێت ڕادەت بکەم دڵتەنگدم عشقەکە دەروە دەراوەیکی جەیلە دڵتەنگدم خاترای لەت کوشتیە سەم باورەم لەیلە دڵتەنگدم دڵ نەکەن دڵوە دڵم بیت و منم دڵتەنگدم مەدەت و دیدەسە ئەو دنیا گرم Arrangement boy Saeed Ahmadi